ئەمە دیمەنی بازار و جوڵەی ھاوڵاتیانی خورماتووە کە بە ئارامی ژیان بەسەر دەبەن. ھاوڵاتیانی شارەکە وەک خۆیان دەڵێن دۆخی قەزاکە جێگیرە. من وەکو هاوڵاتیکی ئەم شارەکەگە ئەلحەمدولیلا ئێستا وەزعەکە زۆر ئارامە. ئەوەش کە دوێنێ شەو پێرە شەو ڕوودا ئەوانە خۆمان نەزانین چەند کەسێکی بێسەر و بەرن، یعنی جادەی شارە ئەم اعتیادی خەڵک و ئەڕات و وەز و بازار کراوەتەوە لەخوا بەجیاوە هەستا وەڵکانی ساگە کاتەکەی نیوەڕۆژەوە سەعات 12ەیە بازارەکەی سا خەڵەباڵغی پێوە دیارە لەخوا بەزیاد بێت. لەخوا بەزیاد بێ کەس نەکوژرا و وەزعەکە هێدی بیەوە و شارەکەمان وەکو جارانە و خەڵی کاسبی خۆیەتی و ئیشەڵا لە داهاتووشا باشتر ئەبێ. زۆر ئارامە وەزع دەبینین هەموو خەڵکی کاری خۆیەتی کە ئەنەوە هیچ لەم شارە ڕووی نەداوە لەخوا بەزیاد بێ هەموومان تەبایی بە یەکۆ دەژێن و ئەویشی بێ منێ ئاژاوە بکات لەم شارە جێی نابێتەوە. ئەم شارە هەم بۆ یەکۆ جوانین هەموومان برای یەکین. قایمقامی خورماتوو ئاشکرای دەکات دوای دروستبوونی گرژەکانی دوو شەوی ڕابردوو هەوڵەکانیان چڕ کردێتەوە و توانراوە دۆخەکە جێگیر بکرێت و لە ئێستادا ڕەوشی ئەمنی ئاساییە. تەقەکردنێکی زۆر لە شارە ڕوویدا دوا بە دوای ئەوە ڕێکەوتنێکمان کردووە لە گەڵ چەند لایەنێک بە تایبەتی لەگەڵ بەرپرسانی ڕێکخراوی بەدرە و جادەوبان با بڵێن بازاڕەکان هەمووی کراوەیە کێشە نییە. وە لە هەمان کاتیشا داوا ئەکەین کە بە تایبەتی لە خەڵکی شار لە میدیاکان لە ڕاگەیاندنەکان قورسایەکی زۆریان قسۆتە سەر شارەکە و هەوڵەدەن بەڕاستی زەرری زیاتر بەم شارە بکات، هەوڵەدەن لە ڕووی ڕووماڵکردنی ڕاستە و خۆکانیان هێناوەتە ئێراکە هەوڵی بۆوادەن کە بارودۆخەکە زیاتر گرشتر بکەن. ئێمە لە ڕاستیە وەکوی داری شار پێم وابێ وەکوی و کوردیش وا لەگەڵ برایانی تورکمانیشە شەڕ هیچ چارەسەرێک نییە. دوای هەموو شەڕێکی شار ئەبێ بە دانیشتن من بۆ شەڕەکە بۆ بکەم پێش کات دانیشم هەوڵدەم بە گفتوگۆ کێشەکان چارەسەرکەین. پێکاتەی خورماتوو فرێنێتەوەیە و دەستێکی دەرەکی لە شارەکەدا کا لەسەر دروستبوونی ئاڵۆزی دەکات، بەڵام مێژووی برایەتی نێوان پێکاتەکان پیلانەکەی شکست پێهێناوە و ئیدارە و هاوڵاتیانی خەزاکەش داوای چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە دیالۆگ دەکەن بە تایبەتی لە سنووری ناوچە دابڕاوەکاندا. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.